مامۆستا تۆفیق عەتا ڕێک بخرێت لەسەر ناونیشانی پەنجەرەیەک لە مێژووی کللتوری کەرکووک کورد لە کەرکووکدایە کە لەوا بڕێرە سەعات سێ لە ساڵۆنی شقامی جمهوری لە ناو دەستگای میدیایی کەرکووک ڕێک بخرێت کە ساڵۆنی شقامی جمهوری ماوەی نزیکەی ساڵێک دەبێت کراوەتەوە و چەندین چالاکی جۆرا و جۆری کللتوری و هونەری تێدا ئەنجام دەدرێت و بە دیاریکراوی نووسەران لەو ساڵانەدا دەتوانن بەرهەم و مێژووی خۆیان هاوکات مێژووی شارە کەرکووک بخەنە ڕوو هەروەها سەبارەت بە خۆپێشاندانەکانی و یاخود مانگرتوانی گەڕەکی نەورۆز و عەرەفە گەڕەکی نەورۆز نزیکەی 21 ڕۆژ دەبێت مانگرتنی تێدا بەردەوامە هاوکات گەڕەکی عەرەفەش دانیشتوانی گەڕەکی عەرەفەش بە هەمان شێوە خێوەتی مانگرتنیان هەڵداوە هەروەها سارا دوێنێکە خێوەتێکی دیکان هەڵدرا بەڵام تەنها چارەگێک بوو ماوەکەی ئەوش ڕۆژنامەنووسانی سندیکای ڕۆژنامەنووسانی عراقی بوون داوای داواکاری خۆیان ئەو بکەوە پێویستە زەوی بەسەر ئێمەشە دابش بکرێت وەکو زەدەم چینەکانی تر هاوکات ڕۆژنامەنووسانی کوردیش هەمان داواکاریان هەیە بەڵام ئیدارەی پارێزگاکە هەر بە لە نزیکەی نیوکاتژمێرێکشی نەبێت گەیشت نەلایەن و خێمەکەیان پێدەڵی بەڵام ئەوەی جێی داخە نزیکەی 21 ڕۆژ دەبێت گەڕەکی نەورۆز ئەو مانگرتیان دەست پێکەوە تا ئێستاش بەرپرسانی شارەکە بەجددی نهاتۆتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هاوکات تاقیکردنەوەکانی ناوەندی دواناوەندی بەردەوامی هەیە ئەمڕۆ دووەم ڕۆژە دوێنێکە یەکەم ڕۆژ بوو دەستی پێکرد زیاتر لە 660,000 خوێندکار لە شاری کەرکووکدایە بەشداریان لە تاقیکردنەوەکان کردو هاوکات سامان محەممەد جێگیری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک ئاماژەی بۆ کردکەوە گەرمکەرەوە لە ناو سەرجەم هۆڵەکانی تاقیکردنەوەدا ئامادە کردووە بابەستی دروستکردنی کەشێکی گونجاو بۆ خوێندکاران چونکە ئێستاکە لە وەرزێکی زستانە هاوکات کەشەکە ساردا و ئەگەری هەیە کاریگەری سەر خوێندکار دروستکات ئەوان بە هاوکاری کۆمپانیای دابشکردن بەرهەمەنەوتەکانی کەرکووک توانیویانە گەرمکەرەوە لە ناو خوێندەوەکانی خوێندا دابین بکەن بابەستی ئەوەی کەوا خوێندکار بتوانێت بە شێوەیەکی باش وەڵامی تاقیکردنەوەکان بداتەوە هاوکات ئێستاکە لە دادگای کەرکووک بە دیاریکراوی کێشەیەک هەیە خودگرفتێک هەیە ڕوبەڕووی ئەو کەسان دێتەوەکەوە نفوسیان هەرێمی کوردستان یاخود باڵێن چەمچەماڵ قادرکەرەم لەیلان کەدارکفری بەڵام خوان لە ئەسڵدا خەڵکی کەرکووکن و دانیشتوی کەرکووکن و تاقەی سەکەنیان کەرکووکە بەڵام لە کاتی ڕژەی بەعزدا ئاواری ئەو شارانە بوون و نفوسیان لەوێدا ماوەتەوە ئێساکە ئەگەر بیانەوە لە شاری کەرکووکدایە پرۆسەی هاوسەرگیری بکەن و یەکێکیان یاخود هەردووکیان نفوسیان ئەو ناوچانە بێت گرێبەستەکان پێویستە بچێتە بەغداد هاوکات لە بەغدا و لە ڕێگەی نونێرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانە و دەچێتەوە بۆ کوردستان دواتر دەچێتەوە بۆ نمونە بۆ چەمچەماڵ هەمان شێوە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان دواتر بۆ بەغا ئەم پرۆسەیە زیاتر لە 6 مانگی پێویستە هەندێک جارش گرێبەستەکان ون دەبن من لەگەڵ پارێزەرێکدا گفتوگۆم کردەوە ئاماژەی بۆ کەوان نزیکەی ساڵێکە یەک گرێبەستێکی هاوسەرگیری لەلایە هێشا کارەکانی تەواو نەبووە کە ئەمانش پارێزەرانی کەرکووک بە شێوەیەکی گشتی داواکارن ئەو کێشەیە چارەسەر بکرێت و خۆشیان ئاماژیان بۆکەوە ئەمە هەر لە چوارچێوەی هەوڵێکی نوێی تعریبایە بۆی کەوە ڕێژەی کورد لە کەرکووکدایە یاخود پرۆسی هاوسەرگیریەکان لە کەرکووکدایە دەستە بەسەر بکرێت و هاوکات نێڵن کورد زیاتر پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەوەم پرسیاری ئەوم دەکرد ئاخۆ نەتەوەکانی کەرکووک کامیان زیاتر پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن ئەو وەڵامی ئەوە بووکەوە لە نێو دادگای کەرکووکە نەتەوەی عەرەب زۆرترین پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەن لە بەرامبەردا کورد کەمترین پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدات بەڵێ ئەمە کۆی زانیاریەکان بۆ گەڕێمەوە لایەوە بەڵێ دیار سپاس بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان لە کەرکووکەوە بە هیواین کێشەکانی گەڕەکی نەورۆز چارەسەر بکرێت و بە زووترین کاتلایەنی پەیوەندیدار دەنگەکانیان بەرزکەنەوە بۆ لایەنی پێویست و بگەن بە مافەڕەواکانی خۆیان چونکە بەڕاستی ئەم تەنگەشە و هەڕەشەی کوردبوونە زۆر لە مێژە هەیە و کە تا ئێستش بەردەوامە کە ناکرێت بەردەوام بێت چونکە ئەوە سەرەتایترین مافی خۆیانە کە لە ماڵ و گەڕەکی خۆیاندا بمێنەوە بە هیواین بە زووترین کات چارەسەر بکرێت و هیوای سەلامەتی بۆ خەڵکی گەڕەکی نەورۆز دەخوازیین.